بۆی دانەکردنی و هێرشانی کە کرایە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان لە چین و توێژە جیاوازەکان لەسەر جەمشارەکانی کوردستان بەبێ جیاوازی هاتوونەتە سەر شقام بەڵام ئایا ڕای گشتی و شقامی کوردستان دەتوانێت کاریگەری لەسەر ئەنجامەکان و هەروەها دژوەستانەوەی ئەو کردوانە بێت کە بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکرێتەمە وەروەها ڕەوانەوە و مەترسیانی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز مەشخەڵ کەولوسی چاودەری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵ بەڕێز مەشخەڵم کاتت باش ئەم جارە کوردستانیان چ لە ناوخۆی کوردستان چ لە دەرەوە بە یەک دەنگ بۆ بەرگریکردن لە خاکی کوردستان و خەڵکی سڤیل هاتوونەتە سەر شقامەکان کاریگەری شقام لەسەر ئەم پرسە چۆن دەبینن؟ بەڵێ زۆر سپاسی کەناڵەکەتان و سپاس بۆ هەموو ئەو بەڕێزانەش کە بە هەستی کوردانە یانە سەر شقام و بۆ هەموو بارودۆخێکیش لە هەموو ئەو گورزانەی کە لە کوردەوە شێندێ پێویست بوو ئابم ڕۆحیەتە بێنە سەر جادێ یعنی ئەگەر بێت و من خاڵبەندی بکەم بۆ ئەولەویاتەکانی شقامی کوردی لە ڕاستیە پێویست بوو هەر لە یەکەم ڕۆژی ئەوەی کە عێراقم هەموو زەربەی لە کووردا پێویست بوو کورد بەم ڕۆحیەتە لەسەر جادە بوایە دوجار بۆ ئێران بۆ تورکیا بۆ هەموو ئەو لایەنانەشی کە دەستدرێژیەکەنە سەر شکۆی کورد و سەرخاکی کورد و سەر مرۆڤی کورد پێویستە بەم ڕۆحیەتە هەنگاو هەڵبگرین و پێویستمان بەوە هەیە کە لە هەر خەسارێک عەقڵە گۆر بگرین ئەمە پند و ئیدیۆمێکی کوردیە ئێمە ئیستا ڕاستە خەسارێکمان کردووە بەڵام بەڕاستی قازانجێکیشمان کردووە لەوەی کە ئەبینین من بەش بە حاڵی خۆمەکو بە توێژەرێک هەمیشە نیگەرانی ئەوە بووم کە ناوچەکانی کوردستان هەستی هاوبەشیان نییە و ئەگەر بێت و کێشەک لە شارێک دروست بێ شارەکانی تر ناوچەکانی تر هاوخەم نین کە ئەمە یەکێک لە خاڵە زۆر خراپەکانە کە لە ناو بنیادی کووردا هەبوو بەڵام ئیسە سەیرەکەین لە هەڵەبجە لە ڕانیە لە هەموو شار و شارۆچکەکان لە سۆران هاوسۆزی هەولێرن ئەمە خاڵێکی زۆر گرنگە و بەرەو پێشچوونێکی زۆر مهمە بۆ ئەوەی کە بزانین نەتەوەی کورد بەرەو تەکامل ئەچێ بەرەو خۆ بنیادنانەوەیەکی مهمی بنیێوی ئەچێ نەتەوەی کورد لەوە تێ ئەپەڕێکە بێخەم بن بەرامبەر ناوچەکان بێخەم بن بەرامبەر یەک هەستی هاوبەشیان نەبێ ئەمە خاڵێکی مهمە بۆ هەر توێژەرێکە لە ناو حەقلی بنیاتی نەتەوە سازی قسە بکە و بێوێ ڕەئی هەبێ ئەمە زۆر مهمە خاڵێکی زۆر مهمە ئێمە لە بەرامبەریشە کارتێکی دیموکراتیە ئەنی ئەمەی کە ئیستا خەڵکی کوردستانی کە بۆ ڕای گشتی جیهان و بۆ ڕای گشتی کورد و بۆ دەوڵەتانی ناوچەکەش ئاماژەیەکی مهمە لەسەرەوەی کە کورد وشیارە بەرامبەر بە مافەکانی و بەرامبەر ئەو دەستدرێژیانش کە ئەکرێتە سەری لە بەرامبەر موشەکە کورد بە شێوەیەکی مەدەنی و بە شێوەی ئەوە دەنگی خۆیە گەێنێ ناڕزایەتی خۆیە گەێنێ حاڵەتێکی مهمە لە ناو ئەم بەحرە قەیرانەی کە هەیە لە ناو دەریایەک قەیران کە ئیستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە گەلێک باوەڕی بە خۆپیشاندان هەیە گەلێکمان هەیە بە مەدەنیانە ئیشی خۆیەکە پەیامی خۆیە گەێنێ ئەمە خاڵێکی مهمە بێگومان کاریگەریە بێ لەسەر ڕەوتی ڕووداوەکان لە ئەوەی کە بەرامبەر بە کورد کراوە بەڕێز کەڵوسیمە لە مێژوشتا بینیمانە هەر کاتێک کە کورد هەستی هاوبەش و دەنگی هاوبەشی بەرامبەر بە پرسەکان هەبوو بێت توانیوێتی سەر بکەوێت بەڵام دژمن هەموو کاتێک کەڵک لە پەرتەوازەیی کورد وەرگرتووە گەر توانی بێتی زەربەیەکی لە کووردا بێت ئەم هوشیاریە چەندە گرنگە کە بنیاد بنێرێتەوە بۆ نەوەکانی داهاتوو و لە داهاتووشتا لەگەڵ هەر کارە ساتێکدا جارێکی دیکە بەم شێوازە ڕای جەماوەری بەرامبەر بەم پرسانە هاوبەش بن خۆی زۆر گرنگە کە ئێمە وەکو وتم لە ئێستا بکەینە خاڵی هەستانەوەی هەستی نەتەوەی کورد چۆن بە شێوەی ئەوەی کە میدیاکان و سۆسیال میدیا و حیزبەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لە سەروی هەمووشیانە و حکوومەتی هەرێمی کوردستان کە ترۆپکی خۆ تەنزیمکردنی کووردە و جەستەیەکی قانونیە پێویستە هاوکار بین و حیزبەکان بەگشتی هاوکار بن لەوەی کە هەستی ئینتیمابوونی نەتەوەی کورد و پێکەوەبوون و پێکەوە کارکردن لە ناو تاک و ناخی تاکی کووردا نەکوژن و کۆمەڵگەی کوردی بەرەو ئاراستەیە ببن کە هەمومان یەک چارە نووسمان هەیە هەمومان یەک تموحمان هەیە هەمومان پێویستە ئیمانمان بەوە هەبێ کە نابێت تا کۆتایی نەتەوەی کورد ئاوەها پەرتەوازە و بەژمەینەت و بێدەوڵەت بێ پێویستە نەتەوەی کورد لە چرکە ساتێکە بە هەموو هێزەکانی داگیرکەری کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بڵێ لەم چرکەدا بێ بوەستن و ئێمە پێویستە نەتەوەی کورد خاوەنی خۆی بێ ئەمە گرنگە بەڵام چۆنی ئێمە ئەم هەستە دروست بکەین و تەنمیەی پێ بدەین و ئەوە پێویستی بە پلانێکی گەورەیە هەرێکێ لایانی خۆمان
هەر دەستگا و دامەزراوەیەک ئەبێ بەشدار بێ، هەر تاکێک پێویستە بەشدار بێ. مامۆستایەک لە پۆلێک کە دەرس بە مەجموعەیەک مناڵەڵێ پێویستە بەشدار بێ لەوەی چۆن ئەو تۆوە ئەچێنێ و ئەمە شتێکی درەنگخێزە، دوورمەودایە و شوێنەییشە. بەڵام بەگشتی لەم چرکە کە بینیمان جێگەی دەستخۆشیە، بەڵامی تر پێویستە کورد بەخۆی بچێتەوە لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ دەوروبەرەکەیەکە. من حەزەکەم یەک دوو تێبینی بگەێنم لەسەر ئەو سیراعی کە ئیستا لە ناوچەکە هەیە. کورد بەڕاستی یەکێک لە کێشەکانی ئەوەیە کە هەمیشە جەخت لەوە کاتۆکەڵی ئێمە کێشە نەبووین و نین و ئەوە لە ڕاستی ئەم زمانە بۆ ناوهۆڵەکانی ئەکادیمیا باشە، بۆ واقعی نێودەوڵەتی باش نییە. پێویستە کورد وەکو چۆن سیرەکەین لە سەردەمی ڕاپەڕین هەزاران هەزار سەربازی دەست بە خوێنی عێراق لە هەرێمی کوردستان گیران و دوجار کورد نەیکردنە کارتی فشار. من خۆم وەکو توێژەرێک وەکو ڕۆژنامەنووس و نووسەرێک قەت لەگەڵەوە نیم کەس بکوژێ، بەڵام ئەو سەربازانە کە گیران پێویست بوو وەکو کارتێکی فشار لە بەرامبەر حکوومەتی عێراق بەکاربهێنرانایە، ئەوەش شتێکی واردە لە دنیا. بەڵام کورد بەبێ هیچ مەرجێک ئەو سەربازانەی بەرەڵا کرد. ئەمە ئاماژەیەکی سەلبیە لەوەی کە کورد نازانێت سیاست بکە. باشە کورد نازانێت سیاست بکات. ئیسەش سەبارەت بە کۆماری ئیسلامی ئێران و هەموو هێزانێکین من قەت لەگەڵەوە نیم لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بگەێنرێتە مریشکە ڕەشە. ئەمە حاڵەتێکی ئیجابی نییە، بەڵام پێویستە کارتمان هەبێ، پێویستە کارتمان هەبێ. ئێران دەوڵەتێکی مهمە لە ناوچەکە، باشە بەرز مەشغەڵ، بەڵام بینین ئێران ئێمە چه ئێران و چه وڵاتانەی دیکە عراقیش بەگشتی ئەوانە ئەو زڵمانی کە بەرامبەر بە کوردستان کراوە تا ئێستا هۆکارەکەی ئەوەیە کە کورد دەوڵەت نەبووە تا بتوانێت لاستێکی نێودەوڵەتی باڵادا بەرگری لەو مافانە بکات کە پێویستە بەدەستی بێنێت یا کارتی گوشاری هەبێت و لە کات پێویستەکاندا بەکاری بێنێت. ئایا ئەمەش هۆکار نییە بۆی کە وەکو بەڕێزت باسی دەکەی کورد لەو سەردەمانەدا نەیتوانیوە وەکو پێویست هەنگاو بنێت بەرامبەر بۆ پرسانە؟ بەڵێ بێگومان کورد پێویستە هەنگاوەکانی خۆی دراسە بکە. کورد مادەم دەوڵەت نییە، من لە چەند شوێنی تریش باسیەوەم کردووە، لەبەرەوەی کورد دەوڵەت نییە لاوااسترین خاڵە لە ناو بنیادی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. حتا فەلەستینیەکانی جوانین، چونکە فەلەستینیەکان تەختیەیەکی بەردەوامی لایەنی عەرەبی و ئیسلامیان هەیە، کوردەوەیشی نییە. کورد نەیتوانیوە قەزیەکەی خۆی بکاتە سەرەوەی ئەجەندای کێشە سیاسی و کێشە چارەنووسازەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەمە خاڵێکی زۆر سلبیە. لەم حاڵی کە هەمانە کورد ناتوانێت دژایەتی بە مانای دژایەتی، ئەکرێ بە مانای داخوازی، ئەکرێ بە مانای جۆرێک لە جۆرەکانی دیبلۆماسیەت و تەمەڕودی مەدەنی، ئەکرێ مەدەنیانە داوا لە ئێرانیەکان و لە تورک و لە عێراق و لەوانش بکرێکە کوردیش نەتەوەیە کە مافی هەیە. کورد چۆن بێ هاوڵاتیەکی کورد لە ماڵی خۆی دابنیشێتەوە موشەکی بۆ بنێری؟ هیچ منطقێکی تیانی، ئەمە هیچ ڕەوایەتیەکی تیانی. باشە وڵاتانی جیهان و کۆمەڵگەی نێودەوڵەتی کار لەسەر ناڕەزایەتی مەدەنی دەکەن. ناڕەزایەتی مەدەنی دەتوانێت کۆ دەنگیەکی نێودەوڵەتی بەرامبەر بم پرسە دروست بکات؟ وڵا لە ڕووی عاتیفەی سیرکە ئێمە گەر واقعبین بین سیاست ئەمڕۆ بێت بە شێوەی ڕیالیستی ئێمە لە سیاست سیر بکەین و باسی واقعی نێودەوڵەتی بکەین. واقعی نێودەوڵەتی تەنها حساب بۆ ئەو لایەنانە ئەکا کە هێزیان هەیە، کە قەوارەیەکی دەستوری قانونیان هەیە. ئێمە لەبەرەوەی دەوڵەت نین، ڕاستە لە ئاستی میدیا، لە ئاستی هونەر، لە ئاستی ئەدەبیات و ئەوانە هەندێک کاریگەری هەیە، ئەوە بێگومان، بەڵام لە ئاستی قەراری دەوڵەتان هیچ کاریگەریەکی نییە. من کە سارد ناکەمەوە لە ڕاستیە، هیوادارم کورد فێر بێ بەم شێوە مەدەنیە خەباتی خۆی بکە، بەڵام کورد پێویستی بەوە هەیە هەندێک لەو قاڵبەیش دەرچێ. ئەو سیراعەکی زۆر مەترسیدارەکە ئیسە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە. تۆ بتەوێ یان نەتەوێ، پێت خۆش بێ یان پێت ناخۆش بێ، وتێ لە ناو چوارچێوەی قەیرانەکان. قەیران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قەیرانی تاقەت پڕوکێنن. کورد چۆن ئەتوانێت لە ناو ئەم واقعە خۆی بپارێزێت، چۆن ئەتوانێت بەرژەوەندیەکانی دابین کات، چۆن ئەتوانێت دۆستەکانی لە دەست نەدا. ئێمە زانین کۆماری ئیسلامی ئێران بە درێژایی مێژووی شۆڕشی کورد دۆستی کورد بووە، هەمیشە هاوخەباتی کورد بووە، هەمیشە لە چرکە چارەنووسازەکان هاتۆتە سەر خەت و لە بەرژەوەندی کورد بڕیاری داوە. تۆ چۆن ئەکرێ ئەم دۆستە لە دەست بدەیت؟ قوڵایی استراتیجی بەڵام لە پرسەنەتەوە یەکانە دژی وەستاوەتەوە بۆ نمونە ڕفراندۆم. بێگومان ئاخر سەیری کرد، بێگومان ئەمە هەیە. کورد دەوڵەت نییە و ئێران یەکێکە لەو دەوڵەتانی کە خاکی کوردی داگیر کردووە.
ناکرێ ئێمە بە یەک زمان لەگەڵ هەموو بەرامبەرەکانمان قسە بکەین. ئێمە پێویستمان بە دۆزینەوەی ڕایەڵی هاوبەشەیە، کۆلکەی هاوبەشی ئێمە. ڕاستە ئێران دژی دۆسیێنەتەوە یەکانی کووردە، بەڵام لەولا کۆمەڵی خاڵی تریمان هەیە. بۆ نمونە مەسلەی ئەو کارتەی کە کورد بەرامبەر ئێران بەرزی کردوێتەوە کارتێکی کاریگەرە، ئەوەی کە مەسلەی بایکۆتی کاڵاکانی ئێران ئەبینین دوێنێ ژووری بازرگانی تاران بەیان دەرەکا و داوا لە هەولێرەکە کە ئەم کارتە بەرز نەکاتەوە یان وا یان کۆتایی پێبهێنە، کەواتە کورد کۆمەڵی کارتی مهمی هەیە. کورد ئەتوانێت لە ناو فەزای سیاسی و لە ناو فەزای بەرژەوەندیەکانی ئەم وڵاتانە نەک ئێران بەتەنە حتا عێراقیش ئەتوانی بجوڵێین بەس بەو شێوەنە کە تۆ بیگەینتە سەر ئێست. چونکە گەیانتە سەر ئێست تۆ دەوڵەت نیت بتانی کارتەکان کارت بەرامبەر کارت ڕاکێشی. ئەوان کۆمەڵی کارتی چارەنووسسازی و زۆر گرنگیان هەیە. ئەوان لە ڕووی ئەمنی، لە ڕووی مخابرات، لە ڕووی عەسکەری، لە ڕووی توانای اقتصادی زۆر لە ئێمە، یعنی قابلی بەراورد نییە تواناکانی ئەوان لەگەڵ تواناکانی ئێمە. لەبەرەوە ئەبێ زۆر بە عەقڵانی هەنگاو بنین. ئیستا ئەو خۆپیشاندانەی کە هەیە شتێکی زۆر مهمە، پەیامێکی مەدەنی کووردە و هەم بۆ ناوخۆی کورد، هەم بۆ هێزە سیاسیەکانی کوردستان و هەم بۆ دەرەوەی کورد، بۆ میدیای جیهانی، بۆ ڕای گشتی جیهان. باشە لە کۆتایشدا بەڕێز مەشغەڵ یەک خاڵ هەیە کە ئێمە بیڵێمەویشەوەیە زۆر نسبیە، وەکو لە پەیامەکانیشیاندا سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان باس لەوە دەکەن ناکرێت ئەوان بەردەوام بن لەم زوڵم و زۆرداریە و ناکرێت ئێمەش پێ دەنگ بین. ئایا لێدانی موشک لە منداڵێکی تەمەن 11 مانگ دەکرێت عەقڵانی لەگەڵی هەڵسوکەوت بکەیت؟ ئەزانی چۆنە تۆ وە کۆڵێ شەڕێکە و هاتۆتە پێش. ئێمە ئەبێ ئەوە بزانین پێویستە نەتەوەی کورد، عەقڵیەتی کورد، سیاسەتمەدارانی کورد و قیادەی سیاسی کوردستان من پێم وایە زۆر لەوە وشیارترن کە ئێستا ئێمە بین پەنجەی ڕەخنە بخەینە سەر ئەو بەیانان. قیادەی سیاسی کورد بە درێژایی ئەو قەیرانانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەهاری عەرەبی ئەوانە هەبووە توانیوێتی کورد ئەمنیەتی کوردستان بپارێزێ. ئەمە شاهێتیدانێکی زۆر مهمە. ئێمە ناتوانین ناکرێ بڵێن قیادەی سیاسی کوردستان بێ ئاگای ئێمە ئەزانین ئەوان نازان. ئەوان ئاگاداری پشتی پەردەی ڕووداوەکانیشن ئەزانن کە هەرێمی کوردستان چۆن بپارێزن. ئەمە ڕاستیە. قیادەی سیاسی کوردستان لەو ئیمتیحانە سەرکەوتنی بەدەستهێناوە بە درێژایی ئەو هەموو تەقینەوە و کاری تێکدەرانە کە لە ناوچەکە هەبووە، لە سووریا هەبووە و لە عێراق هەبووە، هەرێمی کوردستان پارێزراوترین نقطە بووە. ئەمە حیکمەتی قیادەی سیاسی کوردە. یخۆ تەقینەوە کارێکی عەقڵانی نییە، بەڵام سەیرێکی قیادەی سیاسی کورد توانی کوردستان و ئەمنیەتی بپارێزێ. لەم چرکە ساتەیش کە ئێستا کێشەکان قوڵتر ئەبنەوە لە بینی هێزەکانی ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست، من چاوەڕوانەکەم حیکمەتی سیاسی کوردستان لەوە گەورەتر بێ کە بە تەنها ڕووداوێک ئێمە فۆکەس بخێنە سەر ڕووداوێک بین کایەکە لە خۆمان تێک بدەین. چکە بێگومان هەرێمی کوردستان سیستەمێکی شلی هەیە بەڕێزان. هەرێمی کوردستان سیستەمەکەی شلە، تەختیە ناکرێت لەلایەن دەوڵەتێکەوە کە زۆر بە قووەت بێ. زۆر باشە. لەبەرەوە پێویستە هەرێمی کوردستان زۆر وریاتر بێ، قیادەی سیاسی کوردستان بەڕیاری پڕ بەپێز بدە. زۆر باشە، زۆر بەڕێز مەشغەڵ کەولوسی چاودێری سیاسی، زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی.